روش باش و ام كيف خوشن جارك دن دقهن هف دمي لقهاندنا كردان دا كرد كونكشن ابوي هيفيه كو ام كردان بجهين نائي كو سرحاتي و بويرن لجهان دا قومن بيك جوهورين داخل شمو جفيري جي استدويا دنج امريكا لواشنطن دي سي ديت قلوب دي برنامج إيرودا كامبينا كوماريان جبو هالبجارتين سلوكاتي كت قناغا كنو لأستانبول دانوستاندن لسر پرسا ناوکیا ایرانی تین کرنو سیاستوانه کی کرد جمارا دبیجا کاچما تهران قایل بو او کومبون لترکیا بینه کرن و لهولکا کنگرسی امریکی دا مزران دنا کرد سنتر هات را گهاندن سروکی هریما کردستانی لی آماده بو و فلیمک لسر انفالی هات نشاندان لجاري ام بزانن چی دی لجهان دبا حکومت سوری و رکابری هفودن خطابار دکن بشکاندنا آگر بستی و راپورتی بیجن سوریا رازی بویا لسر هنارتنا چاف دیران کوریا باکور هشداریا چواکا نفنتوی پشتگوه دی خطنو موشکک مودادری اشتاقی کرلی دقیقه که پشتی هابتنی او کت دریای لی بیرواریا 100 سالیا نقوبونا گمیا تایتانک مزاخانه جغرافیا نشتیمانی بشانگهاک وکر بو چندین پاشماین گمیه کمپینا کوماریان جبو هالبجاتنین سروکاتیا امریکا کت قناغ گنو پشتی سیناتوری بری یه پنسیلوانیا ریک سانتورم کمپینا خو راگرتی و ری لپیش مترامنی فرمانداری بری یه مساچوستس خوشتر کری هم بر سروک باراک اوباما یه دموکرات ده هالبجاتنین سروکاتی دا لمهایانز دا راوستی راگهاندنا سانتورم جنش کی بابو اما کمپین آخه راگرن جرامنی را پیامک خوش بو ایرو جمن را روزکی خوش بو در کاتنا سانتورم دو هفتیان بو بری دنگدانا پیشین لولایتا وی پنسیلوانیا کوشارزا پیش بین دکر او سر ناکفا وی دزانی بو جاره دویم لولایت خو سر ناکفه جاره یکه لهل بجارتنن سناتوران لواوی بریار دا خوبه کشه حتی پتر نیاران ده پارتی کوماری ده جخوره پیدا نکرد. وی کاندید جواکا پاریزیار لده ولایتان سرکتن اینابو و کاندید رضا دوی بو. کاندید کوماری بو دمی چند مهان دجاتی هفت کرد ده کمپینا دست نشان کرنا ایک جوان جبو برسین گرتنا باراک اوباما یه دموکرات. لینها او کمپینا نگاتیف ایدی نما و اوی پیگوا کاری بکن لیدجی دموکراتان. بله بینران ایران دگل ولاتن ده سالادارین جهانی لترکیا کم دبا سبارت برنامه ویا ناوکی بله لهمان دمجی هشداریان ده کو سنگیا روش آوا لسروی ده انجام خراب هبن. دزگاه فوردو یا دولمند کرنا یورانیومی لجیر اچیای کی 106 کیلومتران باشورا تهرانی دی بابت دانستاندن آبت لأستانبولی لگورا دیپلوماتان دیار امریکا و اکتیا اوروپی دی داخوازا گرتنا و دزگاهی بکن. اول دسپیکه به دزیو هاتبو درست کرن و لمها ایلون 2009 اشکره بو نها چاو لسره چونکو یورانیومی دولمند دکه. هر پیچ اندابن هر دمین جواتا تناهی امریکا، بریتانیا، چین، روسیا و فرانسا زیدباری المانیا و ایرانی دل کمبونا استانبولی آماده بن. امریکا و دوستین خوین روش آوا جمارکا دورگرتنا دانی نسر ایرانی یا داوی جی بندکرنا فروتنا نفتا ایرانی بو. شارزاد بیجن تهران دکاره پشتاخوا بر روسیا و چینی گرم بکا لی دیگل هندی جی ریبرین ایرانی بخوا جداهی هنا هم بر برنامه ناوکی. ایرانیان بریار ندایه که اگر وی بومبه درست بکن یان وی کرستی پیش بخن. شیانا چکی ناوکی هبه تا که روژ وی فرمانا درست کرنا بومبه بدن. اگر او بو او امریکا و اسرائیل دی بیجن وان بجارن نامینن بتنی هریشکا لشکری لسر ایرانی. لی شرزا هشتا گشت بینن کو چارسریا دیپلوماسی دی سر بکفا. هیچ لە وڵاتانەی لەسەر مێزی وتوێژەکاندان لەگەڵ بژارەی کردداری لەشکری نین و کاتی ئەم وتوێژە نیشانەیەکە هەوڵی دیپلۆماسی لە داهاتوودا دەبن. دەگەڵ نەمانە بهنفرەهیا ڕۆژئاوا واشنگتن هۆشداری دەدەتن کو دەلیڤەیەن دیپلۆماسی هەر و هەر ڤەکری نابن و بژارین دیژی لەبەردەستن. ji ber helwestê tundê Tirkiye hember Sûriya, Îranê dixwest
کۆمبوون لە عێراقی لێکردن. ئەفجا ji ber çî Tehran qail bû bi kombûna li Tirkiya؟ چونکە کۆماری ئیسلامی ئێران بەدوای ئەوەی کە ئەردۆغان لە کۆریای باشوورەوە یەکسەر هەڵفڕی هاتە تاران نیشتەوە پەیامی ئۆبامای هێنا و شخصی ئایەتوڵای خامنەیی بینی و خۆ دیارە هەموو شتێک نەدرکاوە و باز نەکراوە، بەڵام لەوەندەی کە درکاوە دەردەکەوێت قسەشیان لێک هەڵبەزیوەتەوە لەسەر مەسەلەی سووریا. بە دوای ئەوە ئێران ڕایگەیاند کە حازر نییە ئامادە نییە لە ئەستەمبول کۆبوونەوە بکە. تورکیا و زۆر کەسی ناڵم خامنەئی ئەحمەدی نژاد، بەڵام زۆر کەس لەوانە سەرۆکی پارلمانی ئێرانی مەجلیسی ئێرانی هێرشیان کردە سەر تورکیا، وتیان نەخشەی ئیسرائیل و ئەمریکا پیادە دەکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئێمە ناچینە ئەوێ کۆبوونەوە بکەین. دمەشق و بەغدایان پێشنیار کرد، بەڵام دوای ماوەیەک عاقیبەت مەجبور بوون بچنە تورکیا و ڕەزایەتیان داوە بۆ بچنە ئەستەمبول. من ئەوە بە یەکەم پاشەکشەی ئێران دەبینم. بەلی بینەران لێ 5 مەها 4 نیسانê سنتەرê Kurd ji bo keltûr û vekolînên hevçerx li holeka Kongresê Emerîkî ahangek rêxist. Têda filîmê dokûmenterî dayîkên min hat nîşandan. Ev aheng bi hevkarî û piştevaniya Jim Moran endamê Kongresê ji Wilata Virginia bû. Li ahengê damezrandina senterê Kurdî hate ragihandin. سنتەری کوڕ ڕێکخراوێکی تازە دامەزراوە کە لێبەڕاوانە تێدەکۆشێ بۆ درێژە و پەرەپێدان و سازماندانی چالاکی کولتوری و هوەری هاوڵاتیانی کورد لە باکووری ئەمریکا. تێکۆشانی ئێمە بۆ کۆکردنەوە و سەریەخستنی چالاکی کوردەکانی هەر چوار پارچەیە بۆ فێرکردنی کەلتوری کوردی بۆ گەنجان و لاوانی کورد و ئەمریکایی، هەروەها ناساندنی زمان و کەلتور و دابوونەریتی کوردەواری بە کۆمەلگای ئەمریکایەکان بەشێکی دیکەی ئەرچی ئێمەیە. هیوادارین کە بتوانین ڕۆڵەکانی کورد لە دەوری یەکۆ بکەینەوە بۆ ئەوەی توانای شاراوەی ڕۆڵەکانی کورد وە گەڕ بخەین بۆ پێشخستنی بەرژەوەندی کورد لە باکووری ئەمریکا. سەرۆکی هەرێما کوردستانە عێراقی مەسعود بارزانی لەوێ ئاهەنگی ئامادە بوو ڕۆژێکی پشتی کۆمبوونان دەگەل سەرۆکی ئەمریکی و جێگریوی و مەزنە کاربدەستان لە سەرای سپی. ئەمە جێگەی خوشحاڵی ئێمەیە کە ئیمڕۆ لە یەکێک لە هەوڵەکانی کنگرێسی ئەمریکا ئەم هەموو خوشکوبرانەی کورد و دۆستانی کورد لێرە کۆبینەوە و پێکەوە باسی کارەساتێکی گەورە بکەین لە گەلی کوردستان کە جاران کەس نەبوو گوێش ڕابگری بوو چیرۆکی کارەساتی خەڵکی کوردستان. بەڵام وەختی کە تۆ دۆزێکی ڕەوات هەبی و کۆڵ نەدەی و بەردەوام بی لە خەبات و تێکوشان، ڕۆژێک لە ڕۆژان ئەو دەرفەتە هەردێک کە بەسەر بەرزی لە ناو گەلانی جیهاندا بوەستی و بڵێ منیش هەم. کوردستان دەرج بۆ کەلتور و ڤەکۆلینên hevçerx rêxistiyeka nû hatiye damezrandin ji aliyê jimareka çalakvanên Kurd ve lê Amerîka. The mission of the organization is to present the Kurdish culture. مەبەستە دامەزراندنا کورد سنتەر ئەوە ku kelturê Kurdî bi civaka Amerîkî bidane nasîn. It is the first time that the Kurdish film is presented in the United States Capitol. Filîmê dayikên min ku li ser enfala bû lê dijî gelê Kurd ji aliyê rejêma Sedam Hüseyin ve li sala 1988 hate nîşandan. دیارە هەوڵمانداوە لەم فیلمەدا بە شێوەیەکی جددی و بە زمانی سینەما کە زۆر گرنگ بوو ئێمە باس لە کاریگەریەکانی سلڤی ئەنفال بکەین، تەنانەت چەندین دە ساڵێک دوای ڕوودانی ئۆپەراسیۆنی ئەنفال ئێمە تا سەرکێشەی زۆر گەورەمان هەیە لە باری دەرونی و خەڵکێکی یەکجار زۆر لە کوردستان نەیانتوانیوە پرۆسەی بوژانەوەی دەرونی خۆیان پاش پرۆسەی ئەنفال و پاش بێسەر و شۆنبیون و دوای هاتنی هەواڵی کوژانی کەسوکاریان بەڕاستی ئەم پرۆژەیە ئەمە بوژانەوەیە دەرونیە بۆ خۆیان دەسەبەر بکەن. چیرۆکی ئەنفال چیرۆکە نییە کە هەشتاکان ڕوویدا بێەوە کۆتایی پێهات بێ تا چەند جیلی تر بەداخەوە ئەم کاریگەریە سەختەدا بەسەر خەڵکدا دیار دەبێت. بڕاستی فلیمê bi navê dayikên min dengê sedan xaniman gihande cîhanê. Ew xanimên hertim bi kincên reş
و هەموو سامانێوان ژمارەکە وێنەیەن ڕەش و سپی. بەلێ بینەرین کورد کۆنەکشن لە هەفگەهاندنا کوردان پشتی دوام بەرنامەمە گەلک بینەران دەستخۆشی لەمە کریە. هەلبەت ئەم بتێبینین وان دڵخۆشن. لێ کەسی جوانە نەگوتیەمە کەوان چ ژمەدفێ. ئەبجا ji bilî peywendiya birêka îmêlê kurdconnection@voanews.com hûn dikarin bibin hevalên me birêka Facebookê navê Facebooka me jî Kurd Connection e. Bi hêviya hindê hûn ji me re binivîsînin û heta carek din em bi dîtina we şa dibin em hêviya jiyanê xweş ji we re dikin.